ڕۆژی پێشەمە یاریەکانی وەرزێکی تری خولی نایبی کوردستان دەست پێ دەکات و تەواوی یاریەکانی هەفتەی یەکەم لێک کات بەڕێوە دەچێت لەسەر یاریگای هەندرێن دێربی شاری هەولێر لە نێوان هەندرێن و برایەتی بەڕێوە دەچێت لە کاتژمێر 3 دوای نیوەڕۆ هەردوویانە دوایین ئامادەکاریان لەسەر یاریگای یاریەکە ئەنجامدا یانەی هەندرێن بە هەمان ستافی ڕاهێنەرانی وەرزەکانی ڕابردوو بەشداری خولەکە دەکات بۆ یاریەکەش بە تەواوی پێکاتەی ئامادەیە و هیچ یاریزانێکی بەهۆی پێکانەوە لە یاریەکە دوور ناکەوێتەوە. لە دەوری یەکەم یاری چ ناو یاریگای خۆت بیت لە دەرەوەبی هەردووچی بەڕاستی زەحمەتە جا چ ئەخەسیش گەمەکە لەگەڵ هاوشاری خۆت بی لەگەڵ برمیانەیەک بی لە ناو شاری خۆت بی دەمسعاد ئەو یاریانەکە لەگەڵ هاوشاری خۆت یا لەگەڵ ئەو یانێنەکە لە نان برم نفسی شارەت تقریبا بڕک زەختێک لە شوهر دولاوان برم دروست دەبی ئینشاءالله یاریزانەکان لە ڕۆژی خۆیان دەبن لەو زەختانە برم بە دوور دەکەونەوە دیسانەکە ئەمە معلوماتمان لەسەر یانەی برایەتیەیە دەتوانم برم یانەیەکی باشە مەجموعە یاریزانێکی زۆر باشی برم لەکنە بە هەر حاڵ یاریەکەمە ئەگەر ئەمە بمانەوێ هەل ئێستاوە بڕکابەرێکی باش بین یانە هەر ئێستاوە برێم بەیانێکی باش برێم دەرکەوین دەبی سێ خاڵی یاری لە ناو یاریگای خۆمان و یاری یەکەمە بەدەست بینی. یانەی برایەتی بەڕاهێنەراتی فاتح حەمەخان بۆ ئەم وەرزەش بەشداری لە خولی نایبی کوردستان دەکات و درەنگ دەستی بە ئامادەکاری کردووە بۆ یاری یەکەمیش برایەتی لە توانەکانی هەریەکە لە بارزان یوسفی گۆڵپارێز و ئەحمەد زیادی بەڕەگەز عەرەب بێبەش دەبێت. ئامادەکاریمان لە هەموو تیپەکان تاخیرتر بوو بەڵام لەخوا بە زیادی ئەمە ئامادەین خۆت دەزانی لە هەموو خولێک یەکەم یاری زۆر قورسە چکە هەتا لەگەڵ ئەم فرقا لێ ڕادێ و تیپی بەرامبەریش بە باشیە خوێنیەوە بەڵام ئینشاڵڵا ئەمە وەکو یارێکی قورسە بەڕاستی بۆ ئێمەش لەگەیانی هەندرێن تیپێکی زۆر بەهێزە بەڵام ئێمەش ئینشاڵڵا خۆمان باشی ئامادە کردو بۆم یاری. بەردەوام یاریەکانی نێوان هەردوویانەی برایەتی و هەندرێن ڕکابەری زۆری پێوە دیارە و هەردوویانش بەبایەخەوە سەیری یاریەکە دەکەن چونکە یەکەم یاری خولە و کاریگەری لەسەر ئەنجامەکانی تیپەکە دەبێت. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.